سڵاتان لەبێ خوێندکارانی پۆلی نۆیەم قوتابخانەی مارگرێتی ناحکومی خوێندکاران ئێمە ئەمڕۆ لەوانەیەکی نوێیە بە ئێوە ئەگەینەوانێ from unit 5 from section 5 to 6 we have new lesson is called proportion and measures. From lesson we learn how to use proportion to find unknown measures. Okay? خوێندکاران وانەی ئەمڕۆمان لە سەکشنی 5-6 چیمان هەیە؟ هاوڕێژە و پێوانمان هەیە. proportion and measures. هاوڕێژە و پێوانمان هەیە. لەم وانەیە ئێمە فێر ئەبین چۆن ئەو ڕێژانەی کە پێمان هەیە بەکارهێنین بۆ دۆزینەوەی ئەو پێوانانەی کە نەزانراون. باشە؟ The measure, for example, may be perimeter and area of the two triangles. خوێندکاران من باسی ئەمڕۆ ڕاستەوخۆ ئێگزامپڵی یەکەمە بۆ ناکەم لە وانەی داهاتووترە ئاماژە بە ئێگزامپڵی یەکەمەکەم بۆیە ڕاستەوخۆ دەست ئەکەم بە باسکردنی سەرمێنراوێک. We have a theorem, proportional, perimeter, area and theorem. باشە؟ proportional, perimeter and area theorem. From lesson we have important theorem. We have proportional, perimeter and area theorem. The theorem say what? If the similarity ratio of two triangles is A over B, then the ratio of their perimeter is A over B. It's the same ratio. And the ratio is A over B. It's the same ratio. And the ratio of their area is A by power 2 divide B by power 2 or A over B from in the bracket by raising by power 2. خوێندکاران ئێوە from previous lesson if you'll remember we learn and reading how finding two triangles are similar. We have three theorems to show or to solving how two triangles are similar. The first theorem we have angle. The second theorem we have side angle side. And the third theorem we have side. To show or to know two triangles are similar, we have three theorems: angle, side angle side. خوێندکاران ئێوە گەرتی بیرتان بێت بۆ سەلماندنی ئەوەی دوو سێ گۆشە ئێمە بیسەلمێنین هاوشێوە بن چیمان هەبوو؟ سێ سیۆرممان هەبوو، سێ ئەگزیۆممان هەبوو، سێ یاسامان هەبوو. ئەمان سەلمان لە یارمەتی ئەو سێ یاسایەوە کە دوو سێ گۆشە چین هاوشێوەن. یەکێک لە سیۆرمەکان چی بوو؟ بە بەکارهێنانی گۆشە لە هەردوو سێ گۆشەکەیە. و سەلمێنراوی دووەم چی بوو؟ ساید ئەنگڵ ساید بوو لە گۆشە لە. سەلمێنراوی سێشمیشم چی بوو؟ ساید واتە بە بەکارهێنراوی سەلمێنراوی لا ئەمان سەلمان کە ئەو دوو سێ گۆشەی هەمانە ڕێشۆکانمانە دۆزیەوە چین؟ سیمیلەر. لێرەیە لەم بابەتی ئەمڕۆیە خۆی پێمان ئەڵێ ئایا ئەم دوو سێ گۆشەیە سیمیلەرن یان نا. ئێمە زانین بۆی بیسەلمێنین دوو سێ گۆشە سیمیلەر بن هەموو کات ڕێشۆیەمانەکە. چۆن ئێمە ئەو ڕێشۆیە بەکارهێنین بۆ دۆزینەوەی ڕووبەر و چێوەی ئەو سێ گۆشەیە. If the similarity ratio of two triangles A over B, ئەگەر ڕێشۆی هاوشێوەبوونی دوو سێ گۆشە ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێ گۆشە بکاتە A over B لەوانەیە هەر ژمارەیەک بێت. باشە؟ Then the ratio of their perimeter is A over B. It's the same ratio. کەواتە پەریمیتەری ئەو دوو سێ گۆشەیە گەرمە بیدۆزینەوە بە بەکارهێنانی ئەو ڕێشۆی کە خۆی لە پرسیارەکەیەتی بێمە ئەکاتەوە هەمان ڕێژەی هاوشێوەبوون کە هەرەکاتەوە A over B. بەڵام then the ratio of their area is بەڵام ڕێژەی ڕووبەری ئەو دوو سێ گۆشەیە فەرقەکات. هەمان ڕێژە نییە. هەمان ڕێژە ئەنووسینەوە بەچی؟ by writing by power 2 بەنووسینەوەی بەچی؟ بە پاوەری 2 A by power 2 divide B by power 2
or A over B from the bracket is raising by power 2 یاوەتە هەردووکە نووسینەوەنێ بە بەرزکردنەوەی توانێک لە براکێتێکە کە بە پاوەری 2 و دواتر پاوەرەکان چی ئەەکەین divide دەکەین for the numerator and the denominator on the fraction باشە خوێندکاران ئەمە سەلمێنراوەکە بوو بۆی ئێمە لە سەلمێنراوەکە باش تێبگەین باسی ئێگزامپڵێک دەکەم بۆی بەتەواتی تێبگەن خوێندکاران From example, if the ratio of two similarity triangle is 3 over 5, find area and the perimeter. ئەڵێ ئەگەر ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێگۆشە بکاتە 3/5 خۆی یاتی بێمە واتە دوو سێگۆشەمانەی هاوشێوەن و ڕێژەی هاوشێوەبوونەکەشی چەنە 3/5 Find area and perimeter. چین بۆ بدۆزەرەوانێ وەرە ڕووبەر و چێوە بۆ بدۆزەرەوە باشە ئێمە ئەزانین بە پێی ئەم سەلمێنە by depending و چێوە بۆ بدۆزەرەوە باشە ئێمە ئەزانین بە پێی ئەم سەلمێنە by depending proportion perimeter and area theorem the perimeter always is equals the same ratio هەموو کات پەریمیتەرەکەمانەکاتەوە هەمان ڕێژەی هاوشێوەکەن ئەگەر پەریمیتەر یەکسان کەم بە پی the perimeter is equals the same ratio just enough کەواتە ڕێژەی هاوشێوەبوون ڕێژەی پەریمیتەرەکە ئیدۆزین و هەمان ڕێژێ بەبێ دەستکارکردن ئەی ئێریەکە خوێندکاران by depending proportional perimeter on the area theorem the area you must write for finding area by depending the ratio write the ratio by raising by power 2 هەمان ڕێشۆ دۆزین و بەرزکردنی چی توانی 2 3 over 5 by power 2 باشە divide power 2 for the numerator and the denominator is 3 power 2 5 by power 2 3 by power 2 3 times 3 9 and 5 times 5 25 so the area is equal 9 over 25 خوێندکاران ئاگات لەو بێ l'example یەکەما وتم خۆی ڕێشۆکەی یاوە بێن داوای area و perimeter لەکە perimeter always equals the same ratio just enough perimeterەکە هەموو کادەم ئەکاتەوە هەمان ڕێشۆ کە خۆتی پرسیارەکە ئەداتێ بەڵام ئێریەکە چییە you must write this ratio by power 2 پێویستە ئەو ڕێشۆیە بنووسیتەوە و ڕێژەیە بنووسیتەوە بە چی بە نووسینی بە پاوەری 2 دواتر وەرە پاوەرەکە دیڤایدی کە for the numerator and denominator دەو ڕێژەیە بنووسیتەوە بە چی بە نووسینی بە پاوەری 2 دواتر وەرە پاوەرەکە دیڤایدی کە for the numerator and denominator دابەشی کە بۆ سەرۆ ژێرەکە جا 3 times 3 equal 9 5 times 5 equal 25 هەر ئەوەنێ ئەمە ئێگزامپڵی یەکەم From another example, we have another example. If the ratio of the area of triangle ABC to the area of triangle DEF, we have two triangles. The first triangle's name is ABC, and the second triangle name is DEF, okay? The ratio of area A, the triangle ABC, to the triangle DEF is 4 over 81. خوێندکاران ڕێژەی هاوشێوە و ڕێژەی ڕووبەری سێگۆشەی ABC بۆ DEF چەنە 4 over 81 باشە What is the ratio of perimeter of the ABC to the perimeter of DEF ئەگەر ڕێژەی هاوشێوەبوونی ABC بۆ DEF بکاتە 4/81 ئایا هەمان ڕێژەیەکم بۆ بدۆزە ڕێژەی چێوەم بۆ بدۆزەرەوە لە سێگۆشەی ABC بۆ سێگۆشەی DEF باش ئێمە زای خوێندکاران هەموو کاتێک ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێگۆشە هەمان ڕێژەی پەریمیتەرەکەیە چێوەکەیەتی بەڵام ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێگۆشە بۆ ڕووبەرەکە ئەهاتین بە پاوەری 2 ئەمان نووسی وایە لێریا چییە ڕێژەی ڕووبەری هەردوو سێگۆشەکە یاومەتێ ئەڵێ هەمان ڕێژەم بۆ بەکاربێنە بۆ دۆزینەوەی چی پەریمیتەری هەردوو سێگۆشەکە وایە باشە کەواتە ئێمە بۆ ئەوەی
ئێمە زای ئەم ئێری کاوێتی پێمان بەچی نووسراوە پێشووتر بە پاوەری 2 نووسراوایە ئەنجا بۆ ئێریە ئەی باشە ئێمە بۆ ئەوەی ئێمە زای ئەم ئێری کاوێتی پێمان بەچی نووسراوە پێشووتر بە پاوەری 2 نووسراوایە ئەنجا بۆ ئێریە ئەی باشە ئەگەر من بێم ئەو پاوەر دوانە لابم بە by taking square root for the numerator and denominator بە وەرگرتنی ڕەگی دووجا بۆ سەرە و ژێرەی ئەو ڕێشۆیە کە ئێریەی هەردوو سێ گۆشەکەیە ئەکاتە چی؟ پێریمیتەرم بۆ دەرناچێت؟ با. So, area to find perimeter 4/81. To find perimeter, you must take in square root for the numerator and denominator. Okay? 4 under square root is equal to, because 2 times 2 equal 4, 81 under square root is equal 9. This ratio, look, this ratio is the perimeter. The perimeter of ABC to the perimeter of DEF. خنکاران ئاگاد لەمە بێت. نەڵی مامۆستا بۆم کرد. دووبارە یەکەمانە. From example 1, if the ratio of the area of triangle ABC to the area of triangle DEF is 4/81. باش. ئێری دوو سێگۆشەی یاوە بە من. ئەڵێ ئەمە ئێریە باشە. ئێریەی سێگۆشەی ABC to DEF چییە؟ 4/81. باشە؟ ئێمە ئەمەمان زانین. پێ دێڵێت وەرە لەم ئێریەی کە من یاوم ببەتەوە چیم بۆ بدەزێرەوە؟ پێریمیتەرم بۆ بدەزێرەوە. باشە؟ over 81. باشە؟ ئێمە ئەمەمان زانین. پێ دێڵێت وەرە لەم ئێریەی کە من یاوم ببەتەوە چیم بۆ بدەزێرەوە؟ پێریمیتەرم بۆ بدەزێرەوە. باشە؟ ئێمە ئەزانین ئەگەر ڕێشۆیەکی لە پرسیارێک بە ئێمە بوتە ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێگۆشەی وەکو ئێگزامپڵ یەکەم کە باسمان کرد ئەهاتین هەمان ڕێشۆمان دا ئەنایەوانێ بەبێ دەستکارکردنی ڕێشۆکە بۆ پێریمیتەر. بەڵام بۆ ڕووبەرەکە چیم وەرەگرت؟ پاوەر 2 وەرەگرت. بەڵام لێرەیە ڕووبەری یاوە بە من بۆی منۆ ڕووبەرە بگۆڕم بۆ پێریمیتەر یەم چی ئەەکەم؟ عەکسی ئەو پاوەر 2 وەرناگرم. taking square root for this ratio. یەم ڕەگی دووجا وەرئەگرم بۆ ئەو ڕێشۆی کیاوێتی بە من. باشە؟ باشە ئێمە ئەزانین ئەم ڕێشۆیە بۆی بە پێریمیتەر ئەبێ چی لێ بکەم؟ چی بکەم؟ ڕەگی دووجا وەرەگرم. وە پێچوانەشە وەکو ئێگزامپڵی یەکەم ئەگەر ئەو ڕێشۆی لە پرسیارەکە بیاماتێک ئەکاتە پێریمیتەر بم گۆڕیا بۆ ئێریە چیمە کرد؟ پاوەر 2 taking power 2 for numerator and the denominator. یە هاتم پاوەر 2 وەرگرت بۆ چی؟ توانی 2 وەرگرت بۆ سەرە و ژێری کردەکە. بەڵام ئەگەر ئێریە چێنج کەم بۆ پێریمیتەر یەم چی ئەەکەم؟ سکوێر ڕوت وەرەگرم. ئاگاد لەوە باش خوێندکاران؟ کەواتە ئەو ڕێشۆیەتیمە 4/81 for changing area to the perimeter to find the perimeter ABC to the perimeter of DEF. So you must take in square root always to this fraction to the numerator and denominator. After that 4 under square root is equal to 81 under square root is 9. خوێندکاران بۆ ئەوەی ئێگزامپڵی دووەمتان لا ڕوون بێت من حەزەکەم ئەم نۆتەتان لا بێ the first note we have says important note ئێمە تێبینیەکی زۆر گرنگمان هەیە لێرەیە. We have ratio similar to triangles and we have perimeter, we have area. If from example, from this question, we have ratio similar and asked us find perimeter area. Always this ratio is equal for the perimeter. This is equal for the perimeter. And this ratio to find area always you must take in power 2 for this ratio, for the numerator and the denominator. But
Conversely, if we have ratio of area, okay, to changing or to finding perimeter or ratio similar of two triangle, always you must take in square root for this ratio. کاتە خوێندکاران پێویستە ئێوەم تێبینیە گرنگەتان لابێ کاتێک ئێمە ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێ گۆشە ئەیە لە پرسیارەکە داوای پێریمێتەر یان ئێرێت لێ بکە هەموو کات شێوەکە ئەکاتەوە هەمان ڕێژە بەڵام بۆ ئێریەکەین چەکەین توانی دوو بۆ هەردوو لا وەرەگرین بۆ ڕێژەکە وەرەگرین بەڵام کاتێک کە ئێریەکی یا بوو ئێم بە ئێمە داوای پێریمێتەری کردیان داوای ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێ گۆشەکی کرد لە هەردوو حاڵەتەکە یەن چی ئەکەین ڕەگی دوو جا وەرەگرین بۆ ئەو ڕێشۆیە ئەکاتە پێریمێتەر و ڕێشۆکە واتە بۆ هەردووکیان ئەمە یەکسانە ئەو ئەم تێبینیە بەکارهێنانی ئەم تێبینیە ئێمە لە ئێگزامپڵ یەکەمە هاتین ئەم لایەمان بەکارهێنا بەڵام لە ئێگزامپڵی دووەمان کە باسم کرد هاتین سکوێر روتمان وەرگرت بۆ ئەو ڕێشۆیە خوێندکاران ئێستا ئێمە گەورەکەت لێکا خوێندکاران بەڵام چی لێرەیانەوە بە ئێمە ئادەی جۆن سەیریگەن هیچ ڕێشۆیەکی نەیە بە ئێمە باشە لێرەیان ئەگەر ڕێشۆی نەیابێ بە ئێمە چۆن ئەتوانین ئەو پێریمێتەر و ئێرەیە کیاوێتی لە پرسیارەکەیە پێمان چۆن بەکاری بێنین بۆ دۆزنەوەی پێریمێتەر و ئێرەی سێ گۆشە گەورەکە یەکی بە بەکارهێنانی وانەکانی پێشەوەکەوتمان how to triangle similar by using theorem angle side لێرە بەکارهێنانی side دەکەین بۆچی لەبەری خۆی پێی وتوین کە similar هەردوو سێ گۆشەکە و دوو given two lengths of two side چییە درێژی دوو لای یاوە بە من لە چییە لە سێ گۆشەکە باشە خوێندکاران ئێمە ئەزانین بۆ ئەوەی سیمیلەری دوو سێ گۆشە بدۆزینەوە ئەهاتین هەموو کاتێک the short lengths of side divides the greatest of lengths of side right so the similarity ratio ئەمە ڕێژەی هاوشێوەبوونەکەیە بە بەکارهێنانی side RS divide UV is 16/20 and write this fraction by simplest form is equal 4/5 so this ratio of two triangles کەواتە ئەوە چییە ڕێژەی هاوشێوەبوونی هەردوو سێ گۆشەکەی خۆم دۆزیمەوە بە بەکارهێنانی چی چکە خۆی پێ دەڵێ سیمیلەرە و ئەشزانین دوو سایدیاوە بە من کەواتە ئەتوانم بە دابەشکردنی ئەم سایدەیان بۆ ئەمەیان ئەتوانم ڕێژەیەک بدۆزمەوە بەس ڕێژەیەک لا بدۆزیتەوانێ پێویست ناکەی هەموو لاکام دۆزیتەوانێ ئەنجا ئەمە ڕێژەی هاوشێوەبوونەکەی چییە بە من پێریمێتەری چ سێ گۆشەیەکی پێیاوە بە من خوێندکاران پێریمێتەری RST یاوە بە من کە چەنە 36 و ئێریەشی یاوە بە من چەنە هی هەمان سێ گۆشە چەنە خوێندکاران 48 وایە ئەنجا داوای چیت لێ ئەکات پێریمێتەری UVW لێ ئەکا و لێرەشە داوای ئێرەی UVW مان لێ ئەکا ئاگادار بین یەکین ئەمە ئەکەین بە دوو بەشەوە بۆی بۆمان ئاسان بێت ئەتوانین باش to find perimeter UVW you must the perimeter RST is equal 36 divides the perimeter UVW when is unknown variable کەواتە بۆ دۆزنەوەی پێریمێتەری UVW ئێمەین ئەم پێریمێتەرە کیاوێتی RST سێ گۆشە بچووکەکەی دابەشی ئەمە ئەکەین بۆچی لەبەروی هەر لێرەشە لە سیمیلەر ڕێشۆکەیە چوون درێژی لای سێ گۆشە بچووکەکەم دابەشی سێ گۆشە گەورەکە کرد کەواتەیە نەکاتە چی ئەکاتە 36 باشە ئەم پێریمێتەرە چییە کە نازانین پێریمێتەری UVW ئیکۆڵ دەکەین بە چی بەو ڕێشۆیە باشە
ئەم ڕێشۆیە پێویستەکە پاوەرت و هیچ شتێکی نا بۆچی لەبەرەوەی هەموو کات بۆ پێریمیتەر یەکسانە بە هەمان ڕێشۆ بەڵام ئەوە بۆ ئێرە بۆ ئەهاتین پاوەر دووم وەرگرت کەواتە ئەمە چییە ژمارەی لابچووکی سێ گۆشە بچووکەکەی دابەشی چیمان کردووە ژمارەی لا سێ گۆشە گەورەکەی و بە هەمان شێوە 36 کە پێریمتری سێ گۆشە بچووکەکەی دابەشی پێریمتری سێ گۆشە گەورەکەم کردووە کە نەزانراوە پێویستە من لێرەیە بیدۆزمەوە from here you must using cross product یەم چەکەم to find perimeter UVW یەم cross product کە دوولا و دنیای بەکارێن بیدۆزمەوە from here you must using cross product یەم چەکەم to find perimeter UVW یەم cross product کە دوولا و دنیای بەکارێن بۆ دۆزینەوەی چی بۆ دۆزینەوەی پێریمتری سێ گۆشە گەورەکە باش is 4p and 36 times 5 after that for finding p you must both sides divide number 4 why because the coefficient of perimeter UVW we have number 4 so number 4 and another 4 is cancellation we have just p 36 times 5 divide 4 is equal so this perimeter equal 45 خوێندکارم یەک جارێ تر بەسەریعی بۆ دەڵێمەوانێ بۆی باش تێبگەی سێری کە لێرە لە سێ گۆشەکەیا پێ دەڵێ هەردوو سێ گۆشەکە یەکسانە لە پرسیارەکە یەکەم شت پێی وتو هەردوو سێ گۆشەکەم سیمیلەرە کەواتە مادام سیمیلەرە و تەنها درێژی یەک لای یاوە بە تۆ لە سێ گۆشە بچووکەکە و لە سێ گۆشە گەورەکە یین درێژی لای سێ گۆشە بچووکەکە دابەشی لای سێ گۆشە گەورەکە ئەکەین باشە هەموو کاتێکی ژوامان کرد بۆ سەلمانیەوەی دوو سێ گۆشە سیمیلەرە باش ئەمە ڕێشۆی سیمیلەری هەردوو سێ گۆشەکەی کە 16 دابەشی 20 ئەەکەم ئەم سایدە RS divide UV ئەەکەم سمپلست یەکەم ئەکاتە 4/5 ئەمە چی ڕێشۆکەیە کە ئەوە لە پرسیارەکەیە بیە بەڵام نینیەوە بۆ کار ئاسانی چی کردووە پس دوێتی سیمیلەر ئێمە توانین لە ڕێگەی بەتەنها درێژی یەک لاوە ڕێشۆکەم دۆزینەوانە ئەمە ڕێشۆکەم دۆزیوانە چیەوە ببن given perimeter RST is 36 cm چیەوە بە من پریمتری RST 36 سانتیمەترە and asked us find perimeter UVW من perimetry RST 36 سانتیمتر and asked us find perimeter UVW to find perimeter UVW always the perimeter of smallest triangle divide the perimeter of greatest triangles دايما ورا perimeteri سێ گۆشە بچووکەکە کە 36 خۆی یاریدا بەشی سێ گۆشە گەورەکە بۆچی لەبەرەوەی هەر لە سیملەر ڕێشۆکە شەوام کردو چۆن درێژی لا بچووکەکە لە سێ گۆشە بچووکەکە دابەشی درێژی لا گەورەکەم کردو لە سێ گۆشە گەورەکە کردێتە 4 یەکسانیشی ئەەکەم بەم ڕێشۆیە ئاگادار بە ئەنجا ئەم کرۆس پرۆدەکتی بۆکەم بۆی نرخی پی بدۆزمەوانێ هەردوو لا دیڤایدی 4 یەکەم لەبەری هاوکۆلکەی بەردەمی پێکەم 4 بەم جۆرە پێکە پێریمتەر UVW is 45 centimeter. Area RST we have 48 centimeter by power 2. Asked us find area UVW. Always the area smallest triangle divide area greatest triangles. Equal this ratio similar of two triangles. We have 4/5. But because asked find the area must be area. To find area must be taking power 2 for this ratio. Okay? Is 4 times 4 16. 5 times 5 25. 48 divide 8. After that you must using cross product is 16a 48 times 25. After that divide 16 because the coefficient of area we have 16 so you must divide both sides
of the number 16. 16 divide 16, our cancellation we have just area. 48 times 25 divide 16. So the area is 75 centimeter by part. کاتە خوێندکاران لە پێریمیتەرەکە کاتێک کە ئەمە یەکسانەکەی بەڕشەکەی وتمان هەموو کاتێک ڕێشۆ بۆ پێریمیتەرە کاتەوە هەمان ڕێشۆ ئاگادار بە بەڵام لە ئێریەیە کاتێک یەکسانەکەم بە ڕێشۆکەم بەرجە ڕێشۆکەم چی بێ پاوەری دووی بۆ وەرگرم چکە من ئێریە ئەدۆزمانێ دوای کە پاوەر دووم بۆ وەرگر چیەکەم دیڤایدەکەم for the numerator and denominator. After that we have 16 over 25. You must using cross product یەم دوو لاو دووناوان بەکارێنن بۆ دۆزنەوەی چی ئێریە چی UVW کەواتە ئەما کاتە 16 ئێریەمەش 48 times 25. After that divided number 16 for both sides and area we have 75 centimeter دوجا. خوێندکاران ئەمە پاوی بابەتی ئەمڕۆمان بوو ئینشەڵا لەوانەی داهاتووترە زیاتر درێژە بەم بابەتە ئەین و باسی ئەەکەین و من حەزەکەم چەند هۆموۆرکێکتان بمێ from page 1210 from you must solve exercise number 2, number 3, and number 7, number 8, number 9, number 10. It's homework for you from page 210. خوێندکاران لە پێیجی 200 l'exercise number 2 3 و 7 و 8 و 9 دەم بۆ حلکەن هیوام هەر سەرکەوتنتەنەوە سەرکەوتەوە